خۆشەویستان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کۆمەڵێک ڕووداوی گرنگ ڕوویان داوە، با بڵێین ڕووداوی سەرسوڕهێنەر ڕووداوی گرنگ بوون. تەنانەت ئەتوانین بڵین بەم ڕووداوانە هەندێک کەس موسڵمان بوون، هەندێک کەسیش ئەوەندەی تر بێ باوەڕی خۆیان تایە سلماندووە. یەکێک لەو ڕووداوانەی کە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوویداوە ئەویش شەوڕەوی بووە کە ذاتی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە دەچێتە بەیت المەقدس، لەوێشەوە دەچێتە ئاسمانەکان و دەچێتە خزمەت خوای پەروەردگار و دەگەڕێتەوە. بێگومان بەم بابەتە دەوترێت شەوڕەوی، ئەوەی کە پێی ئەوترێت ئیسرا و میعراج. لە کۆتایەکانی وەک دەوترێت زانایانی خلافێکیانەیە، بەڵام دەوترێت لە کۆتایەکانی مانگی ڕەجەبدا ئەم شەوڕەویە کراوە. ئێمە ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە بە میوانداری مامۆستا محەممەد چیمەنی زانای ئاینی کە بەسپاسەوە لە سودو لەگەڵ مامیوانە گفتوگۆ و قسە دەکەین. مامۆستا جان بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان، خۆی گەر پایدارتان بکات. مامۆستا گەر بینە سەر بابەتی شەوڕەوی، ئەم ڕووداوێکی گرنگە، هەروە ئاسان نییە تۆ بێنیتە بەر چاوی خۆت زاتێک لە مەکە و مەدینەوە ببرێتە بەیت المەقدس و لێوە بۆ ئاسمانەکان و بگەڕێتەوە. وەگەیەک لە شاعیرە گەورەکانی کوردە فەرمێ هێشتا حەڵقەی دەرگاکەی ئەلەریاوە، یعنی ئەوە کاتەکەی کەمیش بووە. هەر خۆی لە خۆیان گرنگی ئەم ڕووداوە، پێش بچین ناو ڕووداوە کە چیت یا ڕووداوە، گرنگی ئەم ڕووداوە لە چیدایە؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سوپاس بۆ بەڕێستان بۆ سازدانی ئەم دەرفەتە. ئومیدەوارین سوودێک بە بینەرانی زۆر ئازیز و بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام بگەێنین. وەکو جەنابت فەرمووت ئاماژەت پێکرد، حادیثەی ئیسرا و میعراج یەکێکە لە حەدەثە گەورەکان لە مێژووی ئیسلامدا، بەتایبەت لە سەرەتاکانی ئیسلامدا، بۆ پاڵپشتی و پشتیوانەیەکی گەورە بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە لە کاتێکە ئەم ڕووداوە هاتە ئاراوەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مسلمانان لەو پەڕی ناڕەحەتی و لەو پەڕی ضیقەت و لەو پەڕی وەکوڵێ ئەشکەنجە و ئازار و ئەوەیە بوون. و دوای عام الحزن ڕوەدا کە خەدیجەی خێزانی کە پاڵپشتێکی گەورەی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم وفاتەکە، مامی وفاتەکە، مسلمانان ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازاری زۆرە بوونەوە، ڕوبەڕووی ناڕەحەتی زۆرە بوونەوە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئینسانێک پێویستی بەوە بووە کە دڵنەوایی بکرێت، پێویستی بەوە بووە کە وەکوڵێ شەحن بکرێتەوە، وەکوی کە خوای رب العالمین پشتیوانی خۆی بۆ دووپات بکاتەوە، چەسپا و دامەزراوی بکە. بۆیە ڕێزدارێکە بە ئەم ڕحلە گەورەیە. بەلەما فەرموون لە ساڵی هەندێک جیاوازی هەیە سەبارەت، چونکە 1400 ئەوە ساڵی بەسەرا چووە، هەندێک عولەما ئەفەرموون ساڵی 11، هەندێک فەرموون ساڵی 10 کۆچیە لە کۆتایی مانگی ڕەجەبە، کە ئەرجەح الأقوال لەو کە لە 27 ڕەجەبە ئەم حەدەثە دێتە ئاراوە و میوانداری پێغەمبەری خوا کرێ صلی الله عليه وسلم بۆ ئاسمان و کۆمەڵی موعجزە و دەرس و دروسی تێدایە کە ئینشاءالله بە پێی پرسیارەکانتان لە خزمەتتان وەڵامی دەدەین. مەبەستا ئەم ڕووداوە چۆن ڕوویە، چۆن پێغەمبەر دووری خوای لەسەر بێ بە سواری براق دەچێتە مەسجد ئەقسا، ئەو قۆناغانە چییە، ئەو شتانە چییە کە پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ دەیبینێ لێ؟ سەرەتا وەکو عەرزم کردن هۆکاری ئەم ڕحلەیە لەوە سەرچاوی گرت کە ڕحلەیەکی دڵنەوایی بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چونکە یعنی ناڕەحەتی زۆری بەسەرا هاتبوو و هەرچی کەسە ئازیزەکانی بوو کە پشتیوانیان لێ کرد کۆچی دواییان کرد و مسلمانان ڕوبەڕووی ناڕەحەتی و ناخۆشی زۆرە بوونەوە. حتا یعنی مسلمان هات لە پێغەمبەری خوایە فەرموو بۆ داواناکی خوا سەرمانخا، بۆ داواناکی خوا بێت بەهانامانەوە، بۆ داواناکی خوا پشتیوانیەکمان بکە، خۆ ئەگەر ئێمە لەسەر حەقین، ئەگەر ئێمە لەسەر ڕاستین. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ڕوبەڕوونەوەی ئەم هەموو زەخت و فشار و ئەم هەموو خەم و خەفەتەی کە ڕوبەڕووی بێت، خوای رب العالمین ڕێزداریەکان بەم ڕحلەیە. ئەم ڕحلەیە چۆن دەستی پێکردووە لە شاری مەکەوە، شەوڕەوی پێکراوە بۆ شاری قودس کە ئەکرا هەر لە مەکەوە بەرز بێتەوە بۆ ئاسمان، وەکو موعجزەیەکی گەورە بۆ دەرخستنی گەورەی و گرنگی قودسی پیرۆز کە بەداخەوە ئێستا مسلمانان فەرامۆشیان کردووە کە پێش ئێمە قیبلەی هەموو مسلمانان و ئەدیانەکانی تر بەیت المەقدس بووە. و کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەچێتەوێ لەوێ پێشنوێژی بۆ هەموو پێغەمبەرانەکە، وەکو ئەوەی کە وەکو
دەستپێکێکی بڵێن ڕحلەکەی کە من خاتەمی هەموو پێغەمبەرانم و ئیمامی هەموو پێغەمبەرانم ئەکرا لە مەکەی پیرۆزەوە بەرز بێتەوە بەس بۆی دلیل بێ لەسەر گەورەی و گرنگی و مەزنی ئەو شوێنە حتى مسلمانانیش دوای ئەوەی کە ئیسلامیش هات 16 بۆ 17 ساڵ 16 بۆ 17 مانگ مسلمانان ڕویان لە بەیت المەقدس بوو کە نوێژیانە کرد دوای ئەوەندە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای کرد لە خوا ڕووی کردە ئاسمان تا خوای تعالی ئەوەکو فەرمێ قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها ئیتر لەوە بە دوا قیبلە گۆڕا و مسلمانان ڕویان کردە کەعبەی پیرۆز لەوێەوە میوانداری بە طبعا بە سواری بڕاق کە وەکوڵێ لە شێوەی ئەسپێکایە و هیچ شتێک بەلای خوای ڕەب العالەمین و یعنی گران نییە زەحمەت نییە وەکو چۆن ئێستا ساڵانێک پێش ئێستا گەربیان وتایە مۆبایلێک شتێک دروستە بێ شتێکی ئاوەنە دروستە بێ لەم پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا بە ڕەنگ و دەنگ ئەتوانی لەگەڵ کەسێکا قسە بکەی یا بە بلوتوس شت بگوازیتەوە یا ئەو هەموو پێشکەوتنەی کە ئەو تیارانێکی ئێستا ئەڵێ چەند قات لە خێرایی دەنگ ڕۆیشتنی زیاترە خەڵک ڕەنگە بڕوای نەکردایە بەڵام ئێستا بینی علم چی ئەکا و چۆنەکە بەرحاڵ لەوێەوە بەرزەکرێتەوە بۆ ئاسمان لە هەر ئاسمانێک بڵێن خەڵکی تایبەتی خۆی پێشوازی لێکا چای بە پێغەمبەران کەوتووە و هەر پێغەمبەرێک مەسەلەن ئامۆژگاریەکی پێغەمبەری خوای کردووە صلی الله علیه وسلم لەوانە چای بە موسا کەوتووە چای بە ئیبراهیم الخەلیل کەوتووە و دواتریش ئەچێتە سیدرەة المنتهى و لێەوە خوای ڕەب العالەمین نوێژی لەسەر فەرزەکا و بەهەشتە بینێ و دۆزەخە بینێ و کۆمەڵی ئەلەمانە ئەبینێ حتا عولەما یان جیاوازیان هەیە لەسەر کە ئەمە تەنها بە ڕوح بوو یان بەلاشە بووە زۆری لە عولەما فەرموون ئەمە هەم بە ڕوح بووە و بەلاشەیش بووە و لە ماوەیەکی زۆر کەمیشا بووە ئەگەر معجزە بێ ئاوها بێ يعني معجزة شيء أمر خارق للعادة هبيش تبي لدروي عادته لدروي مألوف فيه إن جا خلق باورك كأما بيغمبر يعني يكيك لبلغكاني بيغمبراتي معجزة جاو إيمان دار بي إيماني بي أو زيادة إيماني شسباو دام زراو بي خو أوش إيماني بي نبي هر إيماني بي يعني أجر خو بيغمبري خوا صلى الله عليه وسلم ما يكد بدولته ببرشاي قريش وما يكد بدولته وكو فرمي وانشق القمر وإن يروا كل آيات يقول سحر مستمر ها شيء آيات دنيا هي بيان مشان دي أوان هرلين سحرة بويا أو بخيراي لما ويكي كما كيشتا جيغاكي سار نبويوا وكو هندي كلن يشتا درغاكي ألاريوا خواه رب العالمين أم رحلة بالفراواني بيكد بهمو آسمانا كان سري خست بردي سدرة المنتهى وكو أفرمي عندها جنة المأوى اللي كجبريل ناتو أنا مشيت أو شوينا وكل عندي أثرها فرمي محمد لما بدو من ناتو أنا بهم السروة أما لايك شو يعني دربريني قوريو ريزو بيجو باي بيغمري خوايا صلى الله عليه وسلم زور باش أم بابته دو بابت لخوي قدما وصا إسراء ومعراج وانيا بلى جقلوي كالشور روي كراوة بيغمري صلى الله عليه وسلم وقبلي جورك لديدارة قرناي بنين لقل خواي برودقار هيبوا هلبت بوني حاجزك فرديك بين لبينا جرينجي ام بابته لتشي يعني اسراء ومعراج بيكو بسلام توانيا يعني هم اسراء هم معراج جرينجي ام ديدارة تشيب ولا تشيابوا لم ديدارة دا تشي رويدا لم ديدارة قورترين خالكتيا وكوبلي مبستا كمعجزيك قورة ببيغمري خواه بشانو دي صلى الله عليه وسلم وامتحاني وكولي إيمان باورداراني في بكرة كيب باوري بيني كيب باوري بينا هنا ولا لا يكو جورتين أمان شتيات چسباندني پیغمبری خواه صلی الله علیه و سلم دڵنەوەی پیغمبری خواه صلی الله علیه و سلم چونکە پیغمبری خواه زۆر عزیز و خۆشەویستە بەلای خوای گەورەوە خوای تعالی بەهەشتی پێپشاندا دۆزەخی پێپشاندا لەڕێی ئەم بینینی دۆزەخ و بەهەشتەوە کۆمەڵێ پەیامی بە ئیمانداران گەیان ئەفەرمێ بۆ نمونە دۆزەخم بینی ئەوانی لە دۆزەخ بوون ئاوا بوون خەڵکانێکم بینی ئاوا دەموچاوی خۆیاندا ئەڕنی خەڵکانێکم بینی ئاوا مثلا تعزیبە دران خەڵکانێکم بینی ئاوا ئەچوونە بەهەشتەوە فلان کەس تۆم بینی دەنگی پێڵاوەکان هات لە بەهەشتا یعنی کۆمەڵێشتی پێپشاندرا لە بەهەشت لە دۆزەخ و لە هەمووی گەورەتر ئەم میوانداریە گەورەترین عیبادەتی تێدا فەرز کرا کە بریتی و لە نوێشکردن نوێش لیقائێکی ڕۆژانەی بەردەوامە لەگەڵ خوای پەروەردگارە ئەلێوە
50 نوێژ لەسەر مسلمانان فەرز کرا. طبعا کە گەڕایەوە ئەفەرمێ تووشی بۆ تووشی موسا عەلەیهی السەلام و فەرمووی ئێ محەممەد من تەجروبەم هەیە لەگەڵ ئومەتانە لەگەڵ ئومەتەکەی خۆما ئەو بە عیبادەتە زۆرە و ئومەتەکەت بۆیان ناکرێت. پێغەمبەری خوایش قیمەیە لە ڕەحم و سۆز و بەزەیە گەڕایەوە چەند جاری تر گەڕایەوە تا خوای تەعالا فەرمووی ئەوە 5 و بەڵام ئەجر و پاداشی 50 نوێژەکەیشی هەیە و لەوە کەمتر ناکرێتەوە لە لای من. ئیتراوە کۆمەڵیە یعنی مەبادی عەقیدەی پیشاندا، کۆمەڵیە ئوموری غەیبی پێ پیشاندا، نوێژی لەسەر لێ واجب کرا وەکو ڕێزیە وەکو ڕێزیە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەهەشتی بینی، دۆزەخی بینی، کۆمەڵی ئەوامیر و نەواهی بینی، هەموو ئەمانە بڵێن حکمەتی ئیسلام ڕاست. مامۆستا ئەوەی کە بەهەشت و دۆزەخی بینیوە لەوەیە چی شتێکی نامۆیان شتێکی گرنگ هەبوو کە پێغەمبەرمان دووری خوای لەسەر بێ بینیوێتی؟ وڵای هەردووکی بینیوە، دۆزەخی بینیوە، کۆمەڵەیە هەندێ لەوانەی پیشاندراوە کە مەسەلەن سزا ئەدرێن لە ناو دۆزەخە. مەسەلەن لەوانە فەرمێ بەهەشتم دۆزەخم بینی ڕوانیم پەنا بەخوا زۆربەی ئەوانەی کە دۆزەخین لە ئافرەتانن. ئافرەتێک وەکو چۆنەمە پرسیاری ڕەنگە زۆری لە خوشکانی جو ئافرەتێک پرسیاری پێغەمبەری خوا بۆ ئێمە بۆ ئافرەتان فەرمووی تەکفڕن، فەرمووی کوفرانەکەن، فەرمووی کوفر بەخواکەین، فەرمووی نا تەکفڕنە العەشیر وتەکثڕنە اللعن. زۆر قسە لەسەر خەڵکەکەن، زۆر باسی خەڵکەکەن، زۆر لە شەئنی خەڵکە مەکەنەوە و هەروەها ناسوپاسگوزارن بەرامبەر بەو کەسێک کە چاکەتان لەگەڵاکە. وتكفرنا العشير، عشير يعني الزوج، بتايبت برامبر بميت حتى فرمي لو رأت لو أحسنت إلى إحداهن الدهر قالت ما رأيت منك خيرا قط. أجر بدي رجعي صال شاكا لقال يا أبكى روجك بدل المجهول على خير ما لهت ونبيني يا مثلا لبياوانش طبعا خلقي بيني هندي خلقي بيني مثلا دمو شاوي خوان دارني باني نوكي مسينو أوانا فرميتي أمانكين فرمي أمانك الذين يقعون في أعراض الناس وانك باسي خلقية كان تومد بو خلقي هلا باسن بوتان بو خلقية كان يا غيبتي خلقية كان وخلقانك بيني وك لنا الرباني خوينابون فرميتي أمانك الربا أخون أو هندي ألماني بيني وكو آماجيك وكو دنيايك هر كسي أو تاوانا نبكى ولا دوزخا أسوتيان ري ولا بهشتي شا مثلا هندي خوشي وبهشتي بيبشان دراوة وطبعا نشوة تنايوة والله أعلم تنها بيبشان دراوة وهندي لو كانوا كردواني كمثلا بيكي أتشيتا بهشت وأني بيبشان دراوة بابا صايمة لعيني بيروزي إسلاما همو كاتكان همو بابلين ساتكان جورك لبيروزي خويه شو بروج ب مانگ بها بلام شو زور گرنگی پێدراوە يعني بۆ نمونە ئیسرا و میعراج لە شەوا بووە بۆ نمونە قەدر لە شەوایە شەوانی قەدر ئەوەی کە فەرمێ پێغەمبەر خۆی گەورە عەزە وەجەل بە شەئنی خۆی لە سەیەکی شەوا دێتە خوارەوە بۆ ئاسمانەکان ئەم شتانە بۆ شەو يعني هۆکاری ئەوەی کە شەو بەم شازە گرنگی پێدراوە هەبەت ڕۆژیش و نەبێ فەرامۆشکراگە بەڵام جا ئێمە ئیشەکەمان لەسەر کە پرسیارەکە لەسەر شەو بکەین ئێستا والله ورنga شاعران زياتر أو بزانا شو يعني سكينة شو يعني بيوندي شو يعني آرامي شو يعني هدوء زياتر والله أعلم بو أقريت وكا بو يبيني يعني هاتشي دوستكان هي هاتشي خلق هي تشتو بو شويني خوي ومالي خوي وجيجي خوي وخوي خوي دوستكان لو كاتي آقان ليكتري أبي وشوێنی وەکوڵێ سەکینەتە شوێنی بەسەرکردنەوەیە بۆیە بینینی زۆر شت بالفعل لە شەوا ڕوویداوە و من شاعرنی بەس ئەبینم یەکی لە شاعرەکان باسیەوە کاکەڵێ شەو بۆچی ئاوایە شەو ئاهای خۆزگە لەبەرم بۆ شعرێکی زۆر خۆشە نازانم چییە شەو هەموو کۆتایی بڵێن دێڕەکانی بە شەوە هێنی شەو اعتیبارێکی گەورەی هەیە و شەویش وەکوڵێ پیاوی خۆی هەیە چونکە عادەتەن ئینسانی سست و تەمەڵ و ئەوەی کە ڕەغبەتی لە دنیا نەبێ قورسە بەلایەوە شەو بەڵام بالفعل شەو
ئاوەدانیە بۆ کەسێ بێ بە دوای ئاوەدانیا بگەڕێ سەکینەتە بۆ کەسێ بێ بە دوای سەکینەت بگەڕێ شوێنی بەهێزکردنی پەیوەندیە لەگەڵ پەروەردگار ئەگەر کەسێ بێوێ حتا بۆ ئینتاج و بەرهەم و بۆ زۆر شت یعنی شەو لە دەرفەتێکی چاکە و ئەخۆزرێتەوە. باشە مامۆستا لە دوایی کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ دەگەڕێتەوە و ئەم ڕووداوە گەورە ڕوویە بێگومان ئەم موعجیزەیە ئەگەڕێتەوە هەندێک لە خەڵک باوەڕی پێکا کەسانێکیش هەن نکۆڵی لەم بابەتاکەن پیان وایە ڕاست نییە هیچ دەلالەتێک هەبووە لە سلماندنی ئەو ڕووداوەیان ئەو ڕاستیانی کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بینی بێتی ئەو موعجیزە بسەلمێنرێ لای خەڵکی خۆی بەشێ لە تاقیکردنەوەی ئیماندار لە دنیاە باوەڕبوونە بە ئوموری غەیبی یعنی کاتێ ڕازگۆیی ئیمانی کەسێ دەرەکەوێ کە شتێکی نەبینی بێ باوەڕی پێ هەبێ جا گەرەمە بینیمانە و کاتن لە غەیبی دەرەچێ غەیب چییە؟ كل ما غاب عنك هەرچێ لە تۆ دیانە بێ غەیبە لە پشت ئەو دیوارەوە هەرچی هەبێ بە نسبەت منەوە غەیبە کاتێ مهمە تۆ باوەڕ بە شتێ بکەی کە نەتبینیوە جا ئەگەر تۆ بتبینی بێ و بەڵگە لەگەڵ خۆیان بێنێتەوە ئەو کاتە لە غەیبی دەرەچێ وەکو بۆیە ئیمانداران ئەوەی کە ئیماندار و ئیمان چەسپا و دامەزرا بوو یەکسەر باوەڕی پێهێنا وتیان لەمەش زیاتر بکە ئێمە باوەڕمان پێهێنا حتا قوڕیش پەنایان برد بۆ ئەبوبەکری سەدیق کە زانیان ئەمە ڕەفیقی گیانی بەگیانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ڕازگۆیە ویستیان بیخەنە ژێر پرسیارەوە بڵێن ئەخە چۆن شتی وابێ پێغەمبەرێک لە ماوەیەکی کەمە طبعا هەندێک نیشانەیشی باس کرد ئەگەر بیرم نەچێت لە خزمەتانە باس یەکەم یعنی لە ماوەیەکی زۆر کەمە کەسێ بچێتە مەسجد الأقصا کە 1000 کیلۆمەتر لە مەکەوە دوورە و دوایی لەوە بچێتە هەر حەوت طەبەقی ئاسمان و ئەم هەموو دیدارە و شتەی بینی بێ و ئەم هەموو قسە و باس و خواسە کرابێ و نوێژ فەرز کرابێ و گەڕابێتەوە هێشتا جێگاکەی سار نەبوو بێتەوە چۆن شتی وابێ یان و کۆڵێن هێشتا دەرگاکەی قفڵی دەرگاکەی لەری بێتەوە یعنی بە ماوەیەکی زۆر کەم خلاصە ئەبوبەکر سەدیق فەرمووی ئەگەر لەوە زیاتریش بڵێ من هەر باوەڕی پێ دەکەم بەڵام هەنێ نیشانەشی ود بۆ خەڵک طبعا نیشانەشی ود لەوانە مثلا وتیان دێ ئەگەر وایە بەیت المەقدیسمان بە وەسفکە چۆنە کەو لە ژای نێدیوە خوای رب العالمین وەکو شاشەیەک هێناوێتێ بە چاوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو مواسەفاتی حتا دەرگاکانی پەنجەرەکانی ڕێگاکانی یعنی هەموو دیوارەکانی هەمووی بۆ باس کردوون کە قوڕیش زۆر سەرسام بوون بەمە چونکە دڵنیا بوون لە 100% کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قودسی نەبینیوە و ئەو کاتە ڕسم و شتیش نەبووە تا بڵێ لە ڕسما بینیوەتی بۆیە زۆر سەیر بوو بەلایەنەوە ئەوەی کە ئیماندار بوو زیاتر بەم قسانە دڵخۆش بوو ئەوەی کە بێ باوەڕ و خوا رب العالمین مۆری ناوە بەسەر دڵێەوە هەموو دنیای بۆ باوەڕ کافر دەروە مامۆستا لە سەرەتای قسەکانە ئاماژەت بە شتێک حەزەکەم لەسەر پرسیارەکەم لە ئاینی پیرۆزی ئیسلامە خلافەیە لەسەرەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەجەستە ئەم ئیسرا و میعراجی کردبێ یان وەکو خەو بوو بێ یعنی کامیان زیاتر قسەی لێ کرێ وڵی ڕاستەکەی خلاف هەیە لە نێو زانایانە هەموو باس و خواسی لەسەر کراوە کە ئایا تەنها بە ڕوح بووە یان بەلاشە بووە والله أعلم رأي رجح ويكا بلاشش بوا يعني هم روحي روشتو هم لاشيشي روشتو وأكوت مان أمام بلاي خوي رب العالمين وكيش ناراحتي كيتيانيا خوي رب العالمين كأمهم كون كائنات دروز بك أمهم ملايين مجرة دروز بك هذا مجرة مليارها أستيري تيابي أستيريوات تيابي مليون يجار لزويجة ولا تربية يعني بالنسبة خوا ما حد زريك شني أما أولانا بەڵام ئێمە ئەوە گرنگ نییە مەسەلەن کایە بەلاشە ڕۆیشتووە یان بە ڕۆح ئەوە گرنگە ئێمە چێ دەرسێکی لێ باش کاوێ بە پرسیارەکەکەین دوای 1409 ساڵ ئێستا موسڵمانان ئێمە لەم سەردەمەیە کە یادی ئیسرا و میعراجەکەینەوە چ پندێکی لێوەرگرین ئێمە دەستی زۆر لێوەرگین یەکەم لەوانە متمانە و وەکوڵەیە ئیمانمان بەهێز بێتەوە کاتێک ئەم ڕووداوە ئەخوێنینەوە کە ئەم پێغەمبەری ئێمە چۆن ئەم داواتە کراوە چۆن بەرز کراوەتەوە بۆ ئاسمانەکان چۆن بەهەشت و دۆزەخی پێپیشاندراوە مەسەلەن ئەمە وا کا جارێکی تر ئیمانە تازە بێتەوە لە لایەکی ترەوە مەسەلەن گەورەی و عەظەمەتی ئەم پێغەمبەرەمان بۆ دەرەکرێتەوە کاک دانا ئەگەر دیراسی قورئان بکەی بۆ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من ئەڵێم هێشتا ئەوەی کە نووسراوە لەسەر گەورەی و عەظەمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هێشتا حەقی خۆی پێ نەکراوە يعني تصور کە يعني زۆر پێغەمبەری خوان قەدرگیرا و خۆشەویستە لای خوای پەروەردگار يعني زۆر شت ئەبینی لە قورئانە زۆر شت ئەبینی لە
کە لەبەر خاتری پێغەمبەری خوا ئەوە کراوە. ئێستا گۆڕینی قیبلەکە بە ئاسمان کرد. تەسەورەکەی لەبەر دڵی پێغەمبەری خوایە. بۆچی؟ شتێکی زۆر گەورەشە. زۆر گەورەیە. هەرچی پێغەمبەرانی ڕوان لە بەیت المەقدس بووە. تەنها پێغەمبەری ئێمە ڕووەکاتە کەعبەی پیرۆز. خوا فەرمێ چی؟ قد نرى تقلب وجهك في السماء إما بينين آواتور هميشه الرؤك تأسمان كانوا داواك الأخوة فلنولينك قبلة ترضاها روتا كينا قبلة لما بدوا كتود في رازي بي كتود ضلت في خوش بي يعني لزور شويني قرآن مثلا كاتي كبيني باس بيغمر إخواك حتى كعتابي ليقرأ قرآن بو بيغمر إخواناتوا نافع مثلا كاتك نابينايك دي بولاي رويتيك نافرمي عبست وتوليت نافرمي بشتت هالكردو شارد قش كرد برامبر افرمي عبس وتولى وكو رابردويك شاري قش كردو بشتي ليكرد نافرمي شارد قش كرد يعني سبحان الله لهر شوينك كعتاب لبيغمري خواه جيرابيه وكو بلاي نيجرانيه كبو لبيغمري خواه صلى الله عليه وسلم الا بدوايا ودلنواي هاتوا يعني برو لهر شوينك قرآن سيرك عفى الله عنك لما أذنت لهم خواليت خوش بها بو إذن الدان يعني دائما حركات بيغمري خاصة رخنيكي بجوكي لي جدابه ضلنا يكرا ولا غلا أما ده خوش في سبب الله إخوائي رب العالمين بو هيك لا درس قبر كان إسلام معراج ويك بو مارون بيته كأم بيغمرت شن يبقى قدر الله إخوائي پروردگار يك لا درس قبر كان أويك إما أمن وجيك إما أيكين كعمود وكوالجي أم دين دايرتي إما لا أسمان فرس كراو راست أما دلالتك على سر جوري وأهميتي نيوش هرشي عبادتي ترى هي لسر زوية وكل واجب كراوة تنها نيوجك الأسمان واجب كراوة ونيوش بويا كراوة بالركن دين صحابة فرموني ترك كردني هيج كارو كردويك من بكفر نأزاني بأندازي ترك كردني نيوش العهد الذي بيننا وبينهم الصلاة فمن تركها فقد كفر أو عهد بالينيك نيوان مسلمانك غير مسلمانك جاء كاتو بريتيا لنيوش كدن هر كسي وازي لي بين پنا بخوا كفري كدو راست اما انا قورانا لي وي فيربين اما تنها شيروكي نيه بيغيرتوا لا ثناياي ام شيروكا درس بندي زور قوريتي قورتين درس اويك ايما وكم مسلمان ابي باورمان با اموري غيبيها بها كومال شتيما خاف الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاه او انك او ايمان دارانك باوران بغيب هي بشتنا دياركان هي هموشتي بشان من بدرايه وتا ايما باورمان بهنايا او كاته حكمه لغيبه انا امايو يعني همو ام درسانا لم رحله ايمانيه قوريه هيك رب العالمين بأمتي في غمري خواهي بخشيوه سپاس مامسا سپاس بو برای مامسا محمد چیمنی زنه عینی که علم تورا لگل معنا بو يا خوا بخير بيتي سپاس